هەمانە تا 500 ساڵ و زۆر زیاتریش ماشاءالله نزیک 1000 ساڵیشمان هەیە. ئەمە پاسەپۆرتی منە کاتێک ئەمەوێ گەشت بکەم بۆ هەر وڵاتێک یاخود لە وڵاتێکەوە بچمە وڵاتێکی تر بێتوانە بگەڕێمەوە پێویستە پاسەپۆرتم هەبێت و بەکاری بێنم. لە ئێستادا هاوشێوەی ئێمەی مرۆڤ دارێک هەیە لە شاری هەولێر کە داری زەیتونی پێڵێن، هاوشێوەی ئێمە بە هەمان شێوە پاسپۆرتی هەیە. ئەمە پاسپۆرتی ئەم دارە زەیتونەیە. کاتێک ئەم دارە گەیشتۆتە هەرێمی کوردستان بەو پاسەپۆرتە داخل بووە. ئەم پاسەپۆرتە وەکو ئەو پاسەپۆرتی من چەند زانیاریەکی هاوشێوە هەیە کە هەردووکیان کۆدی تایبەتی خۆیان هەیە و هەروەها ناوی وڵات تێدا نووسراوە و هەروەها ئەو شوێنەی کەوە لێی دەرچووە. جا ئێستا بە وردەکاری زیاتر و زانیاری زیاتر لەگەڵ کاک عوسمان کە سەرپەرشتیاری نەمامگەی هێبن فلەوەرە قساکەم سەبارەت بەم پاسپۆرتە. کاک عوسمان سڵاوت لێبێت. سەرەتا سڵاتان لێبێت، زۆر بەخێر بێن. زۆر سپاس. ئەگەر وەسفێکی ئەم پاسپۆرتەمان بۆ بکەی ئەم دار زەیتونە، ئەم پاسپۆرتە چییە و چ جیاوازیە یاخود چ هاوشێوەیەکەی لەگەڵ پاسپۆرتی ئێمەی مرۆڤ؟ خۆی سەرەتا کاک ڕێباز ئێمە زۆر دار هاوردە دەکەین لە وڵاتانی دەرەوە، ئیسپانیا و ئیتالیا بە تایبەتی. یەکێک لەو دارانەی کە پلانت پاسپۆرتی خۆی لەگەڵدایە دار زەیتونەکانە. ئەوەش دەگەڕێتەوە سەر ئەوەی کە داری زەیتون ئیسپانی بە تایبەت لەبەرەوەی زۆر بە تەمەنن و لە نرخیشدا جیاوازن، دارێکی گرینگە دەتوانم بڵێم یەکێکە لە گرنگترین و جوانترین دارەکان لەبەر ئەوەیە کە پلانت پاسپۆرتی خۆی لەگەڵدایە وەک دەبینن ئیشارەتی بە وڵاتی ئیسپانیا کردووە، ئاڵایەکێتی ئەوروپامان هەیە، کۆدی ئەو وڵاتی کە بۆی داخل دەبیتن، یعنی ئیشارەتی بە هەموو ئەوانە کردیە لەبەر گرنگی دارەکە و لەبەرەوەی زۆریش زۆرن لە بازار بۆ دڵنیابوونی کڕیاریش پلانت پاسپۆرتێک لەگەڵ هەر دار زەیتونێکدا ئەوانەی کە لە ئیسپانیاوە هاوردە دەکرێت. تەنیا لە دار زەیتون ئەم پاسپۆرتی هەیە بۆ دارەکانی تر یاخود بابەتەکانی تر نیەتی؟ وەک گوتم ئێمە بابەتی زۆر هاوردە دەکەین، چەند جۆرێکی داری کەم ئەوانەی کە زۆر دەگمەنن، ئەوانەی کە زۆر جیاوازن، هەم لە نرخدا هەم لە تەمەن یاخود لە جوانی جیاوازیان هەیە. بەو شێوازە بە تایبەت وڵاتی ئیسپانیا پلانت پاسپۆرتی دارەکە لەگەڵ دارەکە دەنێرێت و لەگەڵ کۆدی ئەو وڵاتی کە بۆی داخل دەبێت، لەگەڵ ئەو سنتەرەی کە دارەکە باوەڕپێکراوە لەو سنتەرە، هەموو ئەو زانیاریانە لەسەر ئەو پلانت پاسپۆرتە هەیە کە دارەکەی پێداخل دەبێتە هەر وڵاتێک کە بۆی دەچێت. چەند با بڵێن چەند تایبەتمەندی کە لەوەدا هەیە لە پاسپۆرتی مەسەلەن مرۆڤێکی ئاسایشدا چەند شتێکەوە؟ وەڵاهی کۆدی دارەکە هەیە، ئەوە یەکێم ئەو وڵاتەی کە لێوێ هاتووە ئیشارەتی پێداوە باشە بۆ ئەو وڵاتی کە دەنێردرێت، واتە ئێمە کە هاوردەمان کردووە کۆدی ئەو وڵاتەش هەیە، واتە چەند زانیارێکی گرنگ هەیە لەسەر پلانت پاسپۆرتەکە، بەڵام زیاتر بۆ ئەوەیە کە کڕیار دڵنیا بێتن ئەو دار زەیتونە لە وڵاتی ئیسپانیاوە هاوردە کراوە لەبەر ئەوەی داری زەیتونی ئیسپانی و یۆنانی ئەو دوو جۆرە دوو باشترین جۆری دار زەیتونن. دەتوانم بڵێم ئەو دوو وڵاتە لە زەیتون زۆر بەناوبانگن و داری زەیتونی بۆنسای ئەوانەی کە بۆ جوانی بەکاردێتن ئیسپانیا یەکەمە. باش ئەگەر یەکێک لەو دارانە زەیتونانە بۆ نمونە پاسپۆرتی نەبێت دەگەڕێندرێتەوە یاخود هەر ئاسان داخل دەبێتن؟ باشە داخل دەبێتن وە گوتم، بەڵام کە ئەو پاسپۆرتی لەگەڵ بوو بە دڵنیاییەوە دەیسەلمێنێت کە لە وڵاتی ئیسپانیاوە هاوردە کراوە و دووبارەی دەکەمەوە لەبەر گرنگی دارەکە و جۆری دارەکە و تەمەنی دارەکە لەبەرەوەی تەمەنیان زۆرە و دارانە و نرخیشیان لەسەرەیە، بۆ یەکەم پلان پاسپۆرتی لەگەڵ بوو بە دڵنیاییەوە کڕیار دڵنیا دەبێت کە دارەکە ئیسپانیا لە نرخەکە و لە کوالێتی دارەکە و لە تەمەنەکەشی دڵنیا دەبێت. باشە ئەمە پرسیارش بکەم ڤیزەی دەوێتن وەکو هاوشەیەکە مرۆڤ ڤیزەی پێویست نییە، بەڵام دار زەیتونەکان و ئێمە دار حموزیاتەکانیشان دەک لە جۆری دار مزرەمانیمان هەیە کە بە هەمان شێوە لە وڵاتی ئیسپانیاوە هاوردەمان کردیا، بە هەمان شێوە کارتی خۆیان لەگەڵدایە، پلانت پاسپۆرتی خۆیان لەگەڵدایە کە لە وڵاتی ئیسپانیاوە هاوردەکراوە. باشە ئەمێ بە کورتی ئاماژە بەو دار زەیتونانە بدەم مەسەلەن تەمەنیان لە چەندەوە بۆ چەنە و ئەگەر ئەشتەوێ حەزەکەی نرخەکەشیان بڵێ ئاسایی بێت، ئاسایی نەبێت ئاسایی ئینشاءالله. سەبارەت بە داری زەیتونی بۆنسای ئەوانەی کە بۆ جوانی بەکاردێن لەبەرەوەوانە بەردار نین، هیچ بەرێک ناگرن، تەنها بۆ جوانی بەکاردێتن، پێویستە تەمەنیان باش بێتن تا دەبێتە دارێکی زەیتونی بۆنسای. بەنمونە بچووکترین قیاسی دار زەیتونی ئیسپانی کە بۆ جوانی بەکاردێتن لە لای ئێمە تەمەنی لە 20 ساڵەوە دەست پێ دەکاتن. بەڵێ و هەمانە تا 500 ساڵ و زۆر زیاتریش نزیک 1000 ساڵیشمان هەیە. سەبارەت بە نرخەکانیشیان لەبەر ئەوەی کاری دەستیان لەگەڵ دەکرێت، لەبەر ئەوەی کاتێکی زۆری دەوێت تا دەبێتە دار زەیتونێکی بۆنسای و جوانی، کاتەکەی زۆرە
بەدڵنیاو نرخەکانیشیان جیاوازە نرخەکانیان لە 1000 دلارەوە دەست پێ دەکاتن تاوەکو سەر و 1000 دلاریش باشە چێن ئەوانەی ئەم جۆرە دارە دەکڕن کای عوسمان زۆرن ئەوانەی ئەو داران دەکڕن بە پێی ئەو شوێنەی کە لی دەچێنرێت بە نمونە ئەگەر حەدیقەکەت زۆر گەورە نەبێتن دەتوانانی دارێکی زەیتونی تەمەەن 20-25 ساڵێک بچێنیت ناوەڕاستی باخچە و حەدیقەکەت بۆ ئەوەی شوێنەکەت جوانتر بێت تا شوێنەکەت گەورەتر بێت بەدڵنیاو دەبێت داری گەورەتریش بچێنیت واتە هەر جۆرەیان و هەر قیاس و کڕیاری خۆی خواستی لەسرە خواستیان لەسرە بەدڵنیاییەوە بەتایبەت ئێستا و قیاسانە خواستێکی زۆریان لەسەر ئەگەر بە کڕیارەکە بڵێن ئەمە پاسەپۆرتی هەیە و کاردانەوەی چییە مەسەن هیچ کڕیارێکتان هەیە بۆ پێتان دی بڵم دارش پاسەپۆرتی هەیە خۆی هاتووە مەسەلەن بەراوردی کردیە لەگەڵ قیاسی دار وتێتی مەسەلەن بۆ ئەوە گرانترە لە جۆرە لەگەڵ شوێنی تر بنمونە لەوانێ ئەو نەزانێت کە جۆرەکەی مەسەلەن سووری بۆیان عراقی بۆیان تورکی بۆیان ئیسپانی بۆ هەر جۆرێکی تکە بووە لێرە من پێم وتوە کاکە ئەوەی من ئیسپانیا بۆ ئەوەی بەڵێ بۆ سەلماندنی قسەکەشم ئەوە پلانت پاسپۆرتی خۆیتی کە لە وڵاتێکی باوەڕ پێکرای وەکو ئیسپانیا هاوردەکرا و پلانت پاسپۆرتی خۆشی لەگەڵدایە بە دڵنیایەوە ڕاستەخۆ کڕیار ئەوەی گۆڕایە بەرامبەردارەکە و دڵنیا بۆ کە جیاوازە زۆر سپاس لە خزمەتدام زۆر بەخێر بێت زۆر سپاس ئەوەی کە بینیتان وەکو چۆن دەڵێ لە کوردەواری قسەکێ دەوترێ تا سەر بمێنی شتی سیرتر ئەبینی ئەمەش هاوشێوەی مرۆڤ ئێستا لە ئێستادا دارێک هەیە کە داری زەیتونە لە شاری هەولێر بە پاسەپۆرت داخلی هەرێمی کوردستان دەبێت